چۆن دادگای فیدراڵی خەونی سەربەخۆی کوردەکانی لەبار برد. پێگەی ڕێپۆرتەرسی هۆڵەندی ڕاپۆرتێکی بنکۆڵکاری لەسەر خەونی دەوڵەتی سەربەخۆی کوردی و پرسی نەوت بڵاو دەکاتەوە. ڕاپۆرتەکە ئاماژە بەوە دەدات کوردەکانی عێراق پێویست بوو دەست لەو خەونە هەڵگرن کە بەهۆی سامانی نەوتەوە دەوڵەتێکی سەربەخۆ بۆ خۆیان دروست بکەن. هاوڵاتیانی هەرێمەکە بەردەوام سەرکردەکانیان بە تاوانبار دادەنێن بەوەی خەمی ئەوان تەنیا گیرفان پڕکردن بووە. هەر لە ڕاپۆرتەکەدا هاتووە ئەگەر ئێستا هێزێکی سیاسی تازە لە کوردستان بێتە مەیدانەوە ئەوە لە دوو حیزبە دەسەڵاتدارەکە زیاتر کورسی پەرلەمانی دەباتەوە. سەرباری ئەوەی ژمارەیەکی زۆری خەڵکیش بەشداری هەڵبژاردن ناکەن. ئەنجامی دوایمین ڕاپرسیەکانی زۆر شۆکێنەر نین بە لەبەر چاوگرتنی ئەوەی هاوڵاتیان متمانیان بە دوو حیزبە دەسەڵاتدارەکە نەماوە. لە ماوەی ڕابردوودا دروستبوونی چەند حیزبێکی تازە ئەوەی دەرخست. حیزبە تازەکانیش ناتوانن خواستی هاوڵاتیان بەدی بهێن و ئەوەی خەڵک چاوەڕوانەتی ئەنجامی بدەن. وەک لە ڕاپۆرتەکەدا دەڵێت گەورەترین کێشەی زۆربەی پارتە سیاسیەکان لە دامەزراندنیانەوە سەرچاوە دەگرێت بەوەی شەخسێک یان بنەماڵەیەکی سیاسی کارکتەری سەرەکیت. ڕاپۆرتەکە دەشڵێت تەنانەت حیزبە تازەکانیش بەرژەوەندی خەڵک دواشتە بیری لێ بکەنەوە. لە ڕاستیشدا لەم کاتەدا حیزبی نوێ لە مەیدانەکەدا نییە. حیزبە ئۆپۆزیسیۆنەکانیش زیاتر دژە حیزبن واتە ئۆپۆزیسیۆنن لەبەر خاتری ئۆپۆزیسیۆن بوون بێ ئەوەی هیچ بەدیل و چارەسەرێکی جیاوازیان پێبێت بۆ دۆخەکە. نووسەر دەڵێت یەکێک لەو سیما دیارانەی حیزبی کوردی پێی دەناسرێتەوە دروستکردنی دوژمنی وەهمیە لەناو خۆدا جیاوازیەکان و ناکۆکیەکانی نێوان پارتی و یەکێتی زیاد لە پێویست گەورە کراون. لە بەغداش هەمیشە هاوڵاتیان وا تێگەێنراون کە حکوومەتی ناوەندی دەیەوێت کورد لەناوبەرێت. ئەمە ئامرازێکی گرنگی حیزبە دەسەڵاتدارەکانی هەرێمە بۆ ئەوەی هاوڵاتیان پشتگیریان بکەن. لەبارەی ئابووری سەربەخۆوە ڕاپۆرتەکە دەڵێت هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەڵێنی ئەوەیان پێدرا لەلایەن سیاسیە کوردەکانەوە هەموو کێشە و گرفتەکانیان چارەسەر دەبێت ئەگەر خۆیان نەوت و غازی ناوچەکانی خۆیان دەربهێن و بیفرۆشن. ئەو کات ئیتر پشت بە بەغدا نابەستن. بەڵام سەلمێنرا کە هەڵەن ئەمەش بۆ چەند هۆکارێک دەگەڕێتەوە. دیارترینیان ئەو یاریە سیاسیانەی پارتی و بەرهەڵستیەکانی یەکێتیە. لەلایەکی تریشەوە گەندەڵی و گیرفان پڕکردنی بەرپرسان بەڵام لەسەر و هەمووشیانەوە نەگونجانی پارتی و یەکێتیە لەگەڵ یەک. بەردەوامی سیاسیەکان خەڵکی تر بە تاوانبار دەزانن. نووسەری ڕاپۆرتەکە باس لە ڕیفراندۆم دەکات و دەڵێت ڕیفراندۆم سەرەتای زیانە ئابووری و جوگرافیەکانی هەرێم بوو. لەلایەکی دیکەوە دواخستنی هەڵبژاردن وەک جۆرێک لە ترسی پارتە دەسەڵاتدارەکان دەبینێت لە هەڵبژاردن و ناوێرن ئەنجامی بدەن. هاوڵاتیانی هەرێم بەپێی یەکێک لە ڕاپرسیەکان دەری خستووە. لە ١٨ هاوڵاتیان پێیان وایە بڕیاری ڕاگررتنی فرۆشتنی سەربەخۆی نەوتی هەرێم لە بەرژەوەندی هاوڵاتیاندایە. تەنیا لە ١20 خەڵکیش پشتیوانی فرۆشتنی سەربەخۆی نەوتی هەرێم دەکەن لەلایەن کورد خۆیەوە. ڕاپۆرتەکە پێی وایە ئەو بڕیارانەی دادگای فیدراڵی دەرەنجامی ناکۆکیە ناوخۆیەکانە بۆ چەندین ساڵ کاربەدەستانی کورد بەردەوام دەیانگوت. بەپێی دەستوری ساڵی 2005 عێراق نەوت موڵکی هەموو عێراقیەکانە. ئەمەش ماف دەداتە حکوومەتی هەرێم تاکو گرێ بەس لەگەڵ کۆمپانیا نەوتیەکان ئەنجام بدەن بەبێ گەڕانەوە بۆ حکوومەتی ناوەندی. بەڵام مانگی شوواتی ئەم ساڵ دادگای فیدراڵی عێراق نادەستوری بوونی گرێبەستەکانی هەرێمی کوردستانی ڕاگەیاند. لە دوای ڕاگررتنی هەناردەی نەوتەکەش هەرێمی کوردستان بە ناچاری لەگەڵ عێراقدا ڕێک کەوت بۆ دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی هەرێم لە ڕێگەی کۆمپانیای سۆمۆ. راپۆرتەکە باس لەگەڵ تەجاری و ناوکۆکیەکانی یەکێتی و پارتی دەکات لەسەر پرۆژە یاسای بودجە. پێی وایە ئۆتۆمەتبارکردنەی یەکتر لە ناو پەرلەمانی عێراق هەمان تەکنیکە کۆنەکەیە بۆ دروستبوونی دوژمنی وەهمی بەوەی هەر کات یەکێتی پشتگیری لە بڕیاری لایەنێک بکردایە. پارتی یەکێتی بەدەستێکەڵکردن لەگەڵ دوژمن تاوانبار دەکرد و بە پێچەوانەشەوە. لە کۆتاییدا ئەوەی ماوەتەوە ئەوەیە کوردەکان لە ڕابردوو لاواسترن. خەونی دەوڵەتی کوردی لەبار چوو بەهۆی ئابووری سەربەخۆوە. لە ئێستادا دەوڵەتانی تورکیا و عێراق و ئێران بەهێزترن. هاوڵاتیانیش بەردەوام کاربەدەستانی کورد بە تۆمەتباری سەرەکی دادەنێن. ئەوەشی وای کردووە خەونی دەوڵەتی کوردی وەک بەڵقی سەر ئاو بتەقێت. نەگونجان و نەبوونی گیانی هاوکاریە لە نێوان ئەو دوو پارتە دەسەڵاتدارە.